سڵاو لە زانستا دەڵێ ئەگەر منداڵ تا 15 ساڵی لە ماڵێک گەورە بوو ئەو ماڵە چ پەروەردەیەکی بدەنێ کە گەورەش دەبێ هەمان پەروەردەی دەبێت، یعنی بە ئەستەم ئەو پەروەردەی مناڵانەی دەبیر بچێ یان تەرکیکە. لێرە مەبەستم لێرە مەسعود بارزانیە کە لە دایک دەبێت لە ماڵی باپیری مەحمید ئاغای زێباری گەورە دەبێت. مەحمید ئاغای زێباری سەرۆکجاج لەگەڵ حکومەتی بەغدا بوو، ئیتر لەو ماڵەدا لە ئەجوای ماڵێک کە سەرۆکجاج بێ و باپیری بێ و پارەی حرام و کوشتن و خیانەت و لەو هینەدا گەورە بووە، فێر بووە. بۆیە کە دەبین ئێستا ئەم شتانە هەمووی دەکا مەسەلەیەکی پەروەردەییە، یعنی لە مناڵیەوە فێر بەو نانە بەو پەروەردەیە گەورە بووە. بۆیە زۆر جار من ئەڵێم ئەم کابرایە نەیتوانی وەقوی بگۆڕێ. گرنگ دەیرە سەر بابەتی کۆڕەک تێلێکۆم چارەسەرێکە چیان کردو و چی دەکەن. هەڵبەت کۆڕەک تێلێکۆمی سیروان بارزانی نییە، سیروان بارزانی وەک شکلێکە وەک ناوێکە لە پێشەوەیە کۆڕەکی خودی مەسعود بارزانیە، شخصی خۆیەتی و سیروان بەڕێوە دەبا. دەبینین یعنی باشکرایە، ئیتر هەموو شتێک ئاشکرایە کە مەسعود کابرایەکی ئینادە، کابرایەکە هەموو شتێک بە مڵکی خۆی دەبینێ. من چۆن زاریبە بە حکومەتی عێراق دەم، من چۆن پارە پام بۆ بدەم، من ئێمە پارە وەردەگرین، ئێمە فێر بووینە تاڵان جەتەیی جاشەتی پارە خواردنی خەڵک، برسیکردنی خەڵک، تازە بێ من زاریبە لە خەڵک وەربگرم و بیدەمە حکومەتی عێراق یان بدەمە حکومەتی هەرێم شتی وا ناکەم و نەیکردووە تا ئێستا لەگەڵ تێرە کوڕک و بۆیە دەبێت قەپام بکرێ. ڕاستە دوێنێ بریاردرا لە دادگای فیدرالی تاجیلی کەن، چارەسەرێک بدۆزێتەوە، بەڵام ئەو چارەسەری ئێستا پێتان دەڵێم کە چییە کاتیە دووبارە ئەو کێشە دروست دەبێ. چۆن مەسعود بارزانی بەسەبر بە هەموو شتێک زۆر شتیان لێوەرگیرە و حکومەتی عێراق لێ وەریگرت، ئەمەش لێ وەردەگرت، ئەم کوڕەکەش لێ وەردەگرت. بۆیە دەڵێم ئەوەی سیبکاتی کوڕەکی هەیە تکای لێ دەکەم با بخۆی سیبکاتێکی تر پیا بکە، لە شوێنێکی تر پیا بکە، چونکە ئەوان هەر نامێنێ چەند مانگێکی ترە و تەواو کوتایی لێ. هەڵبەت لێرە حەزم کرد چارەسەرێکە پێتان بڵێم کە چارەسەریان کردووە، چ ئیتیفاقیان کردووە لەگەڵ بەغدا، ئەو پارەی لەسەریانە بەرێکی بە قست بدەن، بەڵام مەسعود بارزانی لەوەش قستەکە نادا. ئەزانی چۆن قستەکە دەدرێ؟ ئەو پارەی حکومەتی بەغا دەینێرێ بۆ بچە خۆرانی کوردستان. مەسعود بارزانی وتی با قستەکە لەوێ بیبڕن، ئێمە قستەکە دەدەینە حکومەت دوایی. هەڵبەت حکومەتی هەرێمی یەک فلس لە مەسعود بارزانی نابینێ. ئەمەیە چارەسەریەکە. بەغدا ئەو قستانەی لەسەرا کە اتفاقیان کردووە لە موچەی خەڵک دەبرێ، گوایە کۆڕەک تێلێکۆم بە حکومەتی هەرێمدا ئەوەش نامێ. بۆیە لێرە پێتان دەڵێم خەڵکینە ناڕازی بن، قبولی نەکەن. ئەو قستانەی لەسەر کۆڕەک تێلێکۆمە دەیانەوێت لە مەعاشەکان و موچەکانی ئێوە بە بەغدا بدەن. ئەمەش فێڵێکی ترە، ئەمەش دزیەکی ترە، ئەمەش تاڵانێکی ترە بەرامبەر ئێوەی فەرمانبەران دەکرێت. ببینە کە کەسێک لە ماڵێکی دزدا، لە ماڵێکی جاژدا، لە ماڵێکی خایندا گەورە بێ تا مردنیش ئێستش تەمەنی 80 ساڵە هەر بیری شتی خراپ دەکە، چۆن پارە کۆکردەوە، چۆن پارە پیا بکە، چۆن زیاتری هەبێ. هەڵبەت زیاتر پارە و زۆر عشقی پارە نەخۆشیەیە کە من ئەوە نابێ ئینسان عاشقی پارە بێ. قسەیەکە ئەڵێ کەی پارە تۆی کۆنتڕۆڵ کرد کەواتە مێشکی تۆی کۆنتڕۆڵ کرد کەواتە وجدانی تووشی کۆنتڕۆڵ کرد. بێ ئینسان پارە کۆنتڕۆڵ کە، نەک پارە ئینسان کۆنتڕۆڵ کە. بۆیە تکاتانێ دەکەم وەریابن و قبوڵی نەکەن. ئەمە یەک. دووەم سیم کارتی کوڕەک فڕێ دەبن، سیم کارتی تر دروست بکەن.